من كبختانش النكر وقسكان مراستن تو دكي نكردوا يا چند بيابروي برزان سبحان الله چند بيابروي كاد ميلان باعتو مجال الدبن مجال الدبن هذا مجال خوما مسكين اخي كاد والله بدروتي كاتشم بو قران كسي نزيك خوشم دروك اللي بيدنا يعني اگر بختان كم بلي بختان فرمو يسا روبرو بلي بختان دكي فرمو او فيديو يبو خلقي ليدا بو من ليدا بو بزام لشي بريته ولا شي تدليس كدو فرمو داينه برام من داني كمل لي رنيمته فيديو دادني عزيزي من اما هيك ولا قوه الا بالله يا برام كابرا بلين دو بختانشي او دليل نك من روشتم كاك برزان اسروني كرو خوي ليري رونيك لا تو باسي كشون باسك لا يفكر زاني يا اخي شلون شو عائلي هالوشان سب بس بوي بيني كمان شلون راي بيدم كاك محاولة لكن بابا جا كاك بلال من نام بني هني لبوتنا نارت كرة بالحد كيش قويت ونام بن اليوم زادي كاك عبد الحميد خبت معي امي بس من نمزاني جيلي وقلت وين هنا ها كاك بلال وين بكاري انا والله بكاري انا من حول دم ظلم لكسنكم يعني او ظلم لكم راسي خالديات يا كوتم او هم جنوي بدام ظلم لنا او راسي بو باسم كل بو بقي طاقيكي سوتاو باش حق راسنا مع دعاء وهذا كيشم أنا أقول لكم كار بختياري شاي شيء باشو وماني باشو قبل الصلح ما قلت وأقرب بس مرة كان يسكت كيشم عني وبرع باش الدعاء وتوهاتي تآراوة طبعا كتوها تو بختاني يتربوا من كردوا الأخوة بتكرة سبحان الله برا من بلي بختاني من اللي رخول أربعتيك هاتوا لجرف تعزيز لجرف شاري آسايش على السليماني كل شيء كانش كانوا بيان ولا قيدوا في سبيل الله لجرف شارع نكرنوا بيان ولا قيدوا هاتوا بشاق أبي بلي لفويس أبلي والله بلال 1000 باوني داو بمان بو قوي من أقسانكم تو هذا يقصي أم بختانيش بوكرتم لكومنت النوسي وبو حاجة أرام أربعتي برزان كل كومنت بونوسي وتشي وتمتسخ لوش غلطي أو كابراي تولا تو دلي في شاري لك راسني لبرتي راسني بلقد سبحان الله أو سلطانة باشا من حرشيك من حبارمني من أول دو صالة شو عصب عن قزارم ناتو أنا بدم ذاك تورك لي بارزان بختاني كذا فرم روبا رومين بياو تحكي قلي بختانة تقصيك راس نابدا تدروزني كذاب تقصيك راس نابدا تحكي قلي دروية بوتو على قصي راس زاني اصلا ما نقصي راس من نهاتي ما خلقينا لبرويكا كورا بختان شي طلعالي كورا حروايا ام بيسا حر بختانك سبحان الله دمكاتو ببختان وبدرو دمكاتو خلقينا لبرويكا عام كابرا بختان شي تشاكتر بناسم 5 صالام وبر 6 صالام وبر فيديوكم لي بلاو كردتو لبيجاكي خوما نيو ساعات دروكا سبحان الله نقدر دقيق نيو ساعات دروكا يعني زلم تابينيو سبحان الله دقيق دروكا زلام هي 2 دقيقة دروكا زلام هي شاي مثلا اشتيك بس هذا روي دا والله رويتي مثلا سيارة كمان تعارك ينبو بس حربة بتعارك بس كل عين مسلماني اما دروكا نيو ساعات دريجي دروكا سبحان الله يعني كان بزان من براسي من صفاتي تو كم تسخوشيت لي كم تو هم بختانات بو ممكن نثبت اطلاعات هنا من سباسك الرحمة خاطري منو قلتوا من سباسكم ودروشكانش من سباسكم كرحموا بمنكر نو ام يا اخي اطلاعاته ويا ناس انا مخابراته او انا اي جولين خوي مخابراته والله الذي لا اله الا هو خلقنا برزان كابرا ام برزان جاسوس جال مو بدوا ان شاء الله بلقى كان جاسوس بوني ام كابرا 5 هيل ان شاء الله لو وتارك حتى نم بقيمته حر حيفني انترنت مصروف كي اشتياء عام في ساحه شاشه بس يعني هلا مو بدوا ان شاء الله تكون براسي لبيج اكونت كان يخومها يعني خلقي بريسير معنا كبراسي كم عيبك اشتياء عام بيسا قلاوة 5 شاشة بلام اي نيرم بوتو كاك يا اخي فيديو دروسة كم لسر جاسوس بوني ام كابرا بوتا نيرم بلاوي كرو لبروك او خلق بزانم بقيمته خوي جاسوسه من ببلقته معنا وخو هر بختانه قاعد اسقى باخلي وخساقه حاشا هو قلت بو انيرم كأم كابرا جاسوسة بو خويا بو الريتي كانت بو انيرم بس من البيج اكاونتي خو ما بلاوي ناكم وجكا اما براديك بقيمته طبعا من داني باش هويك خونت بيونكم ابو محمد اكيد كم فيديو ان شاء الله انيرم بستوان الله سبحانه وتعالى بلقى كان جاسوسي شي اقدر بم تو علي ولا تجسسوا اسا من بين مبلاي مالي تو كاك ابو محمد من بلان بزانم ابو محمد خليكي شي وجنا خزاني خليكي شي ومنالي خليكي شي وشي اخواته
ئێمە جاسوسیە ئەفرین ئەمە جاسوسیە ئەی جاسوسی مانای چی برا جا بەرزان ڕەمەزان تۆ خۆت بە بۆی ساڵی من نەبوو بەڵگەم هەیە کاک یاخی بەڵگەم هەیە لە سلێمانیا خەڵکی داو بگرت بەڵگەم هەیە لە حولێرا خەڵکی داو بگرت بەڵگەم هەیە سێ کەسی لە پۆڵەندا داو بگرت بەڵگەم هەیە لە ئەڵمانە کەس کابراایکی داو بگرت یعنی سێی کە بەڵگەکان ئەیکەم بە ڤیددیوێک حاشا هەڵنەگر شایەتەکان خۆ ئەوە ڕوا کابرای درۆزن و قسە بەتاڵکەر و خۆیێنێت ینی کابراایکی درۆزن یێنێت بەڵام من بەڵگەی حاشا هەڵنەگردا ئەنم خەڵکی نەکە ئەم کابرا جاسوسە بابزانن ئەگەر نەتانزانی و لە ئەمە لە سلێمانی خەڵکی داو بگرتن هەر ڕێک کەسی داو بەدەست پشەترۆرە و حل لە سلێمانی خەڵکی داو بەدەست پشەترۆرە و ئەم کابرا خوێڕیە لە هەولێرە نفس الشيء بنفس القصة مادام ئەوەیە سە شتێکا کەم شکۆ تەواو ئەوم دەست نەگە خوا ئاگادارە برایە تەبەر من دوو نەفەری خۆم ناردووە بە حساب هەڵگەڕاونەتەوە لە من بۆ ئەم بەرزانە سەی چەند گێ لە ئەم بەرزانە ئەو کوڕە هەیە مسلیم ئەمە خۆم ناردم ها قسەم پێکا و یاخید ئەمە خۆم ناردم ئەو کاکە مسلیمە باشە ئالۆ سلێمانیە ئەوەتان نامەکانم لایە تەلەفۆنیان بۆ کردو بە ناوی دژە تیرۆرەوە باسی شەرەف و ناموسیەکەن ئەڵێن نەچی داوای لێبوردن لە کاک بەرزان نەکەی ئێمە شەرەف و ناموست وا لەکەین خوشکت وا لەکەن دایک بەناگەن بە ئەڵڵا تەعالە باشە بۆ ئەم بەرزانە بۆچی ئەبێ بڕۆی داوای لە شایەتەکان ئافرەتێکە بنەماڵەی کە مێردەکەی ئام بێقیمەتە ئام سوک و سەلیمە جاسوسە مێردەکەی داوا بگرتنا لە لای شتۆرە و ئافرەتەکان نامەی ناردووە هەموو شتێ لەگەڵ باوکیان شوێک تازیک سەعاتێ بابەتە مردی ئەو ژنا مردی ئەو ئافرەتەی ئام سوک و سەلیمە بێقیمەتە مێردەکەی داوا بەدەست شەترۆرە و لەسەر چ بابەتێکیش داویە بەدەست پێشتر لەگەڵ ئەم بزوتنەوەوە ئەم کابرا بۆ بە چەوتاوخۆری بزوتنەوە شەکەرا ئەو کابرا لەگەڵ ئەندامێکی ئەو بزوتنەوە کێشەی بووە ڕۆیشتۆ مەلەفێکی درۆیان بۆ دروست کردووە لە لای کابراایکەوە بەناو ئەبوو نەعمان نام ئەبوو نەعیمە شتێکی وایە خەڵکی ڕۆیشتووە ئەو کابرایان ناردووە و توی ئەمە یەکێک لە شانوە نووسوەکانی داعشە لە کەرکووکە توی ئەمە کەسێکە لە شانوە نووسوەکانی داعش لە کەرکووکە وێنەکەیان هێناوە لە سلێمانیا داویانە بە فشەترۆر ئەم قیمەتە مردی ئەو ئافرەتە ماوەیەکی دوور و درێژە مردی ئەو ئافرەتە داماوە گاڵتەی پێگرێ شەقی تێ هەڵە درێ سجنیا کردێ لەسەر ئەم بێ قیمەتە بۆ لەگەڵ بزوتنەوەی نائیسلامیە کێشەی هەبووە لەگەڵ دانێک لە ئەندامەکانی ئیسلامیە کێشەی بووە ئەم بێ قیمەتە ئەم بوختانەی بۆ ئەو کابرا بەدبەختیشە هەڵبەستۆ ناوەڕێی پێ کردو کابرایان خستو دەسەجن جا ئەمە خۆی جاسوسە برایان ئێمە بەڵگەکان من بە هیوام هەمووی کۆکەمەوە بەس وەڵاهی ئەمە بێ قیمەتە لە پەیج و ئەکاونتی خۆمە بڵاوی ناکەمەوە بۆ خۆی جاسوسە برا والله هاتمەوە کە ئاگدار من کە خۆی کابراایکی جاسوس و فشەکەر ئاگاتان لەم بێ قیمەتە بێ هیچ معلوماتێکی سڕی خۆتان نەدەن باشم داخکردی یعنی ئەڕوا ڤیدیۆکی تۆ سبحان الله خۆت نییە سە کاک یاخی بە زمانی خۆت قسەی بکە ڤیدیۆکەی خۆت هەڵەگرێ ئەڕوا ئەی بڕێ ئەڵێ مەلەفی یاخی ئای لەو کەرە وەسێنە بۆ ئەوەی ئەمە خۆم شایەتێکە برا بە قورئانی پیرۆز برایان بە قورئانی پیرۆز دەسەنێن بە قورئانی پیرۆزە سێجار دوو نەفەر بە ناوی نادر و محەممەد سلێمانی باشە لە پێشان لە تیکتۆک نامەیان ناردووە هەڕەشەی پیسیان کردووە چاتەکانتان بۆ دانێ میشاڵڵا لەو کوڕە موسڵمانە لە کوردستان باشە دوای ئەوە تەلەفۆنیان بۆ کردووە وتویانە تۆ فڵانە کەسی ئەمە ناوی خوشکتە ئەمە ناوی خێزانتە ئەمە ناوی براتە لە ئەوێ ئەمە هەموو شتەکەتە ئەمە هەموو شتەکان پێداوە ئێکاکە 1001 جنێ و سوکاتیان پێ کردووە وتویانە دین شەرەفت والێ بۆستە ینی وتویانە دین شەرەفت والەیەکەین باشە ئێکاکە چیتانەوێ من لاخەم چی ئێمە دژە تیرۆرین ئەوەی نادر ئەبێ بڕۆی داوای لێبردن کاک بەرزان بکەی خوا ئاگادارە برایان یعنی ئەوە من چەندێکە خەریکی ئێرەم ئیتر ئەو کوڕە خوا تەلەفۆنی بۆ کردم دیکاک یاخی خوا گەردنم ئازاکە وەڵڵاهی بە زۆر پێمەکەن ئەوە زەنگ گاڵتەیەکە وتم تۆ تەواوی ڕۆڵە چی من هەر تۆ ناناسم کاک یاخی خوا گەردنم ئازاکە و بە قورئانە بێ بشمە لای کاک بەرزان داوای لێبرد وتم تۆ ئەمزەی ڕابێرێ وتم کاکە تۆ تەواوی دەسەرتاو بۆم گێڕەوە یەک دنیا چاتی بۆ نادەم لە وەتسەپ ئەمە چاتەکانە باشە وتم زۆر باشە مادەم وایە ئەمە ئیشی بەرزانە بڕۆ وەرە لە لایڤ جنێوم پێ بدە وەرە مارکەکان جنێوم پێ بدە دەست خۆش بە کێشە نییە هەتا وەکو کۆمەڵێ شتەکەی ئەوە بوو هاو بوو برادەری تۆ تەلەفۆن بۆ کردووە تەمان هەمووی ڕێکۆردەکەم لایە هەر هەموویم لایە ڕێکۆردەکە وامەزانە باشە دوایەوە دەروێش شۆمانیشم وتم پێشی بڵێکە کێشەم هەیە لەگەڵ دەروێش شۆمانە
کە سەوتی نازانم ئەو پیاوە بڵاو کردوێتەوە دیسان تۆ ئەوەنە گێل بووی ئەوەنە ئەحمەق بووی یعنی سبحان الله دیسان بۆستە دەروێ شۆمانیش تەلەفۆنی بۆ کردووی هەر هەمووی ڕێکۆرد کردو هێنە ئاویشی بۆ ناردوومەتەوە ئینشاءالله دوایەوە یەک شتی جوانە بۆ دروستەکەم ڕێک ئەوە ئەم بەرزان ڕەمەزانتان پێ ئەناسێنم وەرە ئەوەنە بێئەخلاق بی وەرە بڕۆی بەناوی دژەتیرۆری یەکێتیەوە هەڕەشە بکەیت لە گەنجێکی مسلمان بە شەرەف و ناموسی بڵێ خێزان و خوشک و والی یەکەم ئەگەر نەڕۆی داوای لێبردن لە کاک بەرزان نەکەیت لە لایڤە ئەمە ئەخلاقەکەی ئینشاءالله ئەوانەتان بۆ دانێم ئەوانەتان هەر هەمی بۆ دانێم هەموو شتێک بەسەر بچێ بەرزان ئەوە بەسەر ناچێت ئەوە لەو کاتەوە من تەڵەو بۆ دانێم لەو کاتەوە بووی بە تەڵەی خۆتەوە هەنە قسەیش و دەرکاندەوە ئینشاءالله ئەوە بۆکەم بە هەڵیەگرم بۆ ئینشاءالله ئەگەر کات چۆمان پیاوە سەوتەکانی دابیدە دەرە شۆمان بەخێر بیت ئەگە کات چۆمان پیاوە سەوتەکانی دابیتە ئەدوەرە تۆ بخاینی تۆ وەرجێ بێت درۆکەی واللهی کات چۆمان من خۆم بەدەستی خۆم دەرێ شۆمانم نارد وتم دەرێ شۆمان ئێستا من لای ئەو دەرێشەی من شۆمان تێک چووە چووکە دەروێشی من نافرۆشم خاین نین وەکو تۆ چۆمان دەنگر بدات ئەو دەروێشەی ترم ها کاکە گردنی ئازاکە خەڵک پیاوە دەنگر بداتێ هەمووی سینارێ چی؟ پیاوە دەنگر بداتێ پێکەوەین یەک دراوسی پیاوە چۆمان دەنگت داتێ بڵاو بکاتەوە ئەگەر ئەمن لە کوردستان لەگەر ساغ نەکردەوە پیاونەم جاسوس بەعشایری لەگەری دەکەم بەعشایری بەڵێ بەتاکید منەتی خۆت ئەم کابراگەر وابیها والله بەعشایری لەگەڵ یەکەم والله لەبەر پیاو نەبی درۆی بکاو کەس فکر جاسوسە بۆستە دەستم هەیە پیاوە جاسوس دەستی هەیە والله لە کوردستان لەگەڵ یەکەم بەریتانیاش لەگەڵی دەکەم وعد بێمە بەریتانیا وعد بێمە بەریتانیا وعد بئیلا بالله کاکە من نامەشی هێنم نا پیاوە بداتێ دێمە بەریتانیا ئەوەتا کەرە ئەوەتا ماکەر ئەوە تا ئەمە فۆیسەکانت چی بمداتێ پیاو بە دەمی خراپم نەکردیا وتیمە لە لای ڤیدیۆ قسانە دەکەم باوکە ڕۆ چەند گێلە برا دار و بەردان بە خۆنەرەکانم دار و بەردانەتی وازای من مناڵ و حەپومە بووم ترسم نەموو لەو قسانە من دەکەم خۆی فۆشێ وازین کاکە دەرێژ لە پێناوی خۆم بڵاوەکانم بڵاویتەوە منەتان نەبێت جێم بێڵم برایە لەسەر ئەم دینە کۆبووینەتەوە ئێمە بە یەکەوە جوانین تەواوکەری یەکترین بۆ یەک دەروێشێکم دەروێژم خۆم من نافرۆشێ من ئایا ناسم باشیانە ناسم بۆ تۆ پیاو بە مەوزوع مەگۆڕە تووک و سەرێمی گەنەوە بیزانن چەند گێلە ئەوە تا خۆی کەشفی کرد ئێستا ئەبوو محەممەد ئیسناهیشم بۆ بێ ئەمەشم بۆ بێت تاوا چکۆمنیشم نەما بە ڤۆیسەکان بۆی ئێستا ئاشکرا سبحان الله سبحان الله تۆ ناڵێ بوختان پێکردمەوەرە لە سەروەی قسێ بکە وازە چۆمان وانە بینە ئەوەی چۆمانی بڵاوکەوە هیچ قسەی خراپمان نەکردی الحەمدولله سەرمان پێبەرزە بە قسەکانی و هەموو کردیتم هەمووی ڕاستە و ئەو توت کە سەگەی کە خۆشی کردووە بە دژەتیرۆر و هەڕەشەکە لەو گەنجە مسلمانە ئەیدۆزمەوە بە دوای ئەوە گەڕێت بەرزان بە ناوی حیزبی ئیسلامیەوە بڕۆی هەڕەشەی ناموس لە خەڵک پێ هەتا بێ لە لایف لە داوای لێبردنکە لە هەمووی خۆش بم لەوە خۆش نابم بەرزان بە ئیزنی خوا ئەمە ئیعازێکی ئیلاییە بۆ سووک و سەلێمکردنی تۆ چکە تۆ هیچ نەماوای کوشی کردوی قەینا حەق خۆتانە بەڵێ تۆ کردوتە بەڵێ تۆ کردوتە ئێستا من لە هەوڵی دۆزینەوەی ئەو هەتیوە ئەو نادرە واللهی هەر پلانی خۆتان دەکرێت بە خۆتان دەکرێت بە خۆتان نەفەرتان دروستکرد بۆیە من ناشرین بکەنەوە دەکرێت بەڵگەتان بەدەست سبێنێ کەسێکات بێ وەڵا بارزان بە منی کردیە بێن بکەنە فلیم ئەم لەو سەری دێمەوە ئەگەر بە خۆت شتێکی جوانی
کەوتۆتە ناو تۆ پیا و بەڵێ بەختان بختان ئەو لا بکە زیاتر تێوە ئەگرێ نازانێت چی تۆ پیا و بەڵێ بارزان بختان بڵێم قوڕەلیتا هەیە قوڕەلیتاوێکی نوعێکە ئەهاز جاری وای بیناتان لە تەلەڤیزیۆنە ئەکەویتە ناوی هەرچەند بجوڵێتەوە نقمتەکە ئەوە ئەگەر پیاوی بڵێ بارزان بختان بەم کردە لە فلان شوێنی کاکی من تۆ بە دەمی خۆی سای ئەحتراف و کرد لە فلان شوێنی چی وڵای ئەم بەرزان بختان چییە ئەوە تووشی من باشە ئەمە یەک دوو تووشی بلێ بوو بلە بێشێخ بلە هەر خۆی شێخی نییە جا وەرە بختانی باو کردووە ئەمە دوو سێ تووشی بوو محەممەد ئیسماعیل بوو حسێب هەر بۆ هیچ ناکە ئەمە سێ تووشی سیام بووە وەڵڵاهی ئەیکەنە چی ئەیکەنە گازی هیلیۆم ینی هەڵە مەیدان خۆتان تاقیکەنەوە ئەمەش 10 ساڵە شەڕەکەم لەگەڵوان دەستگیان ئەبوو لەهەب لە قورئانە باسەکرێ بەڵام بە ڕسوایی باسەکرێ خەموو نەبێت وەش باسەکرێ وەڵا کاک لە کەس ڕسوان نییە کاک بیلال پیاو بە لەسەر خۆت بڕۆتوازە خەلکی بینە من لە چێ بختانم بە تۆ کردێ کاکە فەرمەوە مەیدان کورە بەرزان بختانجی جارێم نەو دەروێشەم چۆمان لە سلێمانی هەر گیریان خواردووە دوو ئاشەتی گەورە گیری خواردوو بەدەستیەوە کورا پۆلیس و ئاسایش گیری خواردوو بەدەستیەوە ئەو لەو پەڕی جەهالەتی و خوێنەتیەوە گەڕاوەتەوە بۆ ئیسلامە یعنی لەو پەڕی سجن و بەزمانی چۆمانی بە پێڵاوەکەی تۆ دادنێ هەمووی درۆیە کاکە هەمووت بڕیە هەمووی درۆیە دەستکردە ئەو سەوتان ئەو بەرزان ئەگەر غیرەتت هەیە غیرەت تۆ پیاوی بەرامبەرە من بڵێ بختانت کردێ بەرامبەرە من بڵێ بختانت هەیە ئەگەر غیرەتت هەیە ئەگەر یەک تۆس پیاوی ئەو قسانە وانی لە پشتەم لە من بێجەبانیە لە پشتەم لە من حیزیە هەرچی دەڵێ بڵێ ڕوبەڕوو پیاویش نی و بەرامبەرە من یەک دۆست برا ڕۆزار ڕیکۆردیە کاکە حسێبی بۆ ناکەم زای پێی ڕابێرم ڕادەبێرم برا ڕۆ خۆ تووشی چی لە کۆمێت بڵێ ئاشتێک خەڵکی لەو لادرێک باسی شەرەفی خەڵک نەکەی بەرزان مەسەلەی لە کۆمێتدا باست کردووە لە کۆمێنتا باسی عالەمی کردووە لە کۆمێنتا باسی کردووە لەو پەڕی تووڕەبوون و لەو پەڕی شەڕیشا ناچین بۆ پەلاماریش باسی عالەمێت کردووە لە کۆمێنتا برایان بۆ خۆیان دایک و باوکی پەروەردەیان نەکردووە ئەم بەرزانە پەروەردە نەکراوە خۆت ساقیت پەروەردە بوو والله من الحەمدولله باوکم بە سێش باجی ئەوە ئەدەین یعنی دەو کاتەوە ئەمە بحەرەڵێن ماڵی ئیسلامەکە بنە ماڵی ئیسلامەکە ئێسش برا و باوکم باجی ئەوەدەن ئێسەیش بچووکترین ئیشمان بۆ نەکراوە لە ئەو حکومەتە کافرا لەسەر ئەوەیە بە بنەماڵەیەکی ئیسلامی تۆ باسی بنەماڵەکەمەکەی بنەماڵی من باوکم باوکم شانازیەکە لەسەر ئەم دینە پەروەردەی کردو بەڵام الحەمدولله موسڵمانە لەسەر ئەم دینە منی پەروەردە کردووە بەرزاری ئەو پەروەردەیم و دوعا خەیری بۆکەم ئەو شانازیە کەسەی دەکەی کابرا چ پارەی وەردەگرتەوە دەگوت تۆ دایک و باوک و پەروەردەیان نەکردووی تۆ کێشەکە دایک و باوکی تو بێ پەروەردەنا دایک و باوکی ئەگەر پەروەردەیان کردی تایە بەرزان بوختانچی ئەوە نەهاتی بوختانکەی کاکە زەخم زۆر لە خۆی دەکا ناموسیم خەڵکە بکەی خۆت وایە بیلا قسە بە دایک و باوکم نەڵێ بێخلا قسە ناڵێ بە دایک و باوکو نا قسە ناڵێن تۆ ڕێزی خۆ بگرێ ئەوە منێ قسە بە دایک و باوک باش پەروەردەیان کەم تەرخەم بوون لە پەروەردەکردنە باوکی تو کەم تەرخەم بوونە بە تۆ ئەڵێم ئەوش بە خودی خۆ کە کەسێکی ئەو برا بسەلمێنەکە بچینە بە بەرزان کاگیاخێری دوو ڕێ کاگیاخیاڵی بی ئەخلاقە بێ شەرەفە ئادێ ئەو بسەلمێنە دەی بزانم چۆن بزانم چ بەڵگەیەکت لای ئەو قسەت کردووە
ام برزانه سمر ريكورد يا كادو هيا شي قط يا كا اخو قصيا قالي اگر بيابي باش اول افريقيا كان صفصتها ما دي باوي تو اشخراك كاك يا اخي يا مولا مسلمان لك تو اجوان كاك برزان جاب ما كاك برزان تو حدام كردوا اول واخر زارت مقصد كوبرا بكره وتميه باش والله برزان خيرته هبي يسا اواسر مني يا اخي باخلاق بشرف هذه بيسلمني اگه خیرته بیسلمن اولی برانبر مقصد که بلا ترسنوک زبان برانبر اول ريكورد يا تو هيدا هني عليها بلا بله دایدن ريكوردی دکتم باش سازا طول اگر بیای برانبر مقصد که بلا والله الحمد لله اگر خیرت ده پاس بلخ سلمکا يا رحمة الله ورا برانبر مقصد بلا اگر بیای برانبر من بر بارزان درویده بارزان مختار بقولتي برزان بوختانشي بوختاني بو من كردوا كاك برزان من برزان بوختانا قال يقول رايك ليك السعر اللي ذا كم جوابهم بدو وعد بي اقل سعر كرة دروكي درو هيك شيء باشا سمعت كان بلال